سڵاوتان لێبێ بەڕێزان ئێرە دەشتی بە پیتی شارە زوورە دەمەوێت لەگەڵ بەشێک لە جوتیارەکانی ئێرە قسە بکەم بزانم کێشە و گرفتی جوتیارەکانی ئەم ساڵی دەڤەری شارە زوور چییە؟ ئەوەی کە باسەکرێ ئێستا جوتیارەکان بە جۆرێک ساربوونەتەوە نرخی ئەو پێداویستیانەی ئەو پەینێکی میوانی کە بۆ جوتیاریکردنی خۆیان و بۆ زەویەکانیان پێویستە ئەوەندە گران بۆ جوتیارەکان زەحمەت دەتوانن ئەوانە دابینکە من دەمەوێت لە دەمی خۆیانەوە ڕاستەوخۆ قسە بکەم بزانم کێشە گرفتیان چییە و جوتیاری چۆن ئەبێ یارمەتی بدرێتاوەکو بەرهەمەکانی بۆ ساڵانی دیکە زیاد بکە لەگەڵمانە بن من ڕای جوتیارەکان وەرەگرم ئێوەش بینەریان. گاز گران بووە هەم جووت گران بووە هەم دەڕاستە گرانە لەو سەرۆ هەموو شتەکان بەرز بووەوە بەس نرخی گەرمەکە بەرەو دابەزینە ڕوە پارەکەمان لای حکومەتەوەتانی هەر جارێەوە زبۆ دووس گڵابەس یە گڵابەنیێرە تا ئیسا پارەی بیسوەکی نەدایێت 14 و 15 و 16 لای حکومت ماوە تا ئیسا یەک کەس خۆی ناکا بە خاوەنی پارەکە مختێمە لێرە مافرۆش بە 600,000 دابی ئوردنی و دابی ڕووسی ئێسا حالێن هەر ئەوە بە 1,500,000 سەماد قۆڕخ کرا بۆ دوو کۆمپانیا بۆ دوو نەفەر وزائیدەن ئەو دوو کەسە نەبێ هیچ کەسی کە ناتوانێت قۆرخ با بڵێن داخڵی بکات گەرمیا بە حکوومەت ئێستا بە 460 بۆ دیێتەوە لە دوکانەکەی خۆم بۆ 600,000 تقریبا پارەکە حوتەنم کردی ئیمساڵازم دووتەنم کردی پێشتر کەمتر سەحرزەکانم هەمووی ماوەتۆ لە شوێنی خۆیان ئەوەتای چەند ساڵە جوتیارم ئەتوانم بڵێم بۆ خولێکیش بانگ نەکراوم ڕایەنانێکم پێ بگرێت کە ئاوا جوتیاری بکرێت لە وڵاتە. علی جەنابتان وەکو جوتیارێک لە منتیقانە ئیتر کەی وەرزی بنەتەوە و چاندنەوەوانە دەست پێکەن؟ بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێرهاتنتانەکەم بۆ بەسەرکردنەوەی ئەم جوتیارانەی دەشتی شارە زوور و هەموو جوتیارانی کوردستان کە بۆ هەواڵپرسین و بۆ ئاگاداربوونەوە لە ئیش و کارەکانیان لە ڕاستیا خۆی ئێساکێ وەرز دوا کەوتووە ئەینا خۆی لە وەرزی فەلاح کە دانەوێڵە دائەچێنێ دوولایی پاییزە لە 5 ئیتر بە ئیرادی خوا باران ئەباری و پەڵە ئەدا بەڵام ئەم ساڵ وا 2 ساڵە پەڵەکە دوا ئەکەوێ و ئێستش یعنی پەڵەی نەیەوە بە تەواوی بامە نەبێ بە لەخجە لەسەرمان کە خەڵکی ناوشار دڵۆپەی باران ئەباری و لادیێڵێ پەڵەی نەیەوە ئەوە نەڵێت بەڵام وەکو ڕسمیات ئیرادی خوا هێشتا پەڵەی تەواوی نەداوە کە زەوی دەخلودان چین بکە لەسەر چەند زەرەرەدا لە با بڵێن دانەوێڵە لە بەرهەمە وەڵڵاهی ئەمە دەست ئەڵا کەوتووە چکەم ئەگەر خوا بکە لەو سەرۆ باران هەبێت ساڵەکەی تەڕ بێت هیچ زەرەرێکی نییە دواکەوتنەکەی چکەم لەو سەرۆ لە کاتی خۆیان دەخلودان دەرەچێت گەیە 15 دەخلودان دەرەچێت حەقی بەوە نییە. علی حکوومەت تا چەند هاوکاری جوتیارەکە لەم دەشتی شارە زۆرەکە دەشتێکی بە پیت و بەرەکەتە تا چەند هاوکاری جوتیارەکە بۆی بەرهەمەکەی باشتر و چاک بەڵێ لەمە و پێش دەعم ئەکرا لەلایەن زەراعەوە پەین ئەدرا بنەتۆ ئەدرا بەڵام ئێساکە چەند ساڵێکە بنەتۆ ئەدەن ئەو پەینی کیمیاوی هەر نەماوە پەینی کیمیاویەکە 2 ساڵە گران بووە نایدەن بشیدەن بە پارە ئەدەنی یعنی بە سعرێکە لەگەڵ بازار زۆری فەرق نییە ئێستا من خۆم ساڵ بنەتۆ وەرگرتووە هی کۆمپانیایە کۆمپانیای لێدانی بەڵێ پارە بیکڕ ئاوارکوایە بە پارە بیکڕی بنەتۆ بە 960,000 من کڕیومە بۆ تۆم کڕیوە بەڵام ئەگەر بنەتەوە حکومت بیدا حکومت بە شتێکی ڕەمزی ئەداتێ و لێ وەرەگرێتەوە دوای بنەتەوەکە بەڵام ئەسا ئەم ساڵ بنەتۆیان داوە پارداویانە بەڵام بنەتەوەکە بە پارەی وەکو شتێکی لە بازار زیان نییە ئەمە یەک دویش پارەکە ڕەمزی نییە ئەم جارە نزیکی نرخی بازار هەر نزیک حسابکە لەگەڵ بازار نرخەکەی وەکو یەک وایە ئەمە ئەوە ئەمجا 2 ساڵیشە ئەوە شتگران بۆ ئەم قەیرانە هەیە 2-3 ساڵە ئەوە هین هەر نەماوە کیمیاوی هەر نایەنن بێنە فەلاح کیمیاوی نایەن چکەم لە بازارە بە 7-8 ئەگەر ئەو بیێرێوێ بیدا بە 20 نییە شتیوە نەماوە لەم وەزە ئێستاە کە باسی کرد فەلاحەکان جوتیارەکان مەسروفاتیان زۆر لەسەر ناکەوێت کاتێ و بەرەمێنە زۆر لەسەر جوتیارەکەوێ بە تایبەتی لە کاتی خۆیان جوتیار ساڵانە وەرزێکیە کرد بە دەخلودان وەرزێکی هێڵاو بۆ شینەکاڵ و بۆ وەربڕین بۆ ئەوەی پێویستی بە هین نەبێت بە پەینی کیمیاوی نەبێت بەڵام ئێستاکی هەموو ساڵێ ئەو زەوێدا ئەچێنرێتەوە کە ئەو زەوێدا چێنرا ئیتر قوتی نامێنێ ئیلا ئەبێ
پێینی کیمیاوی تێگای پێینی کیمیاوی ساکی ئەوەی کە بەکەڵی ئەوەی یەت کە لەگەڵ گەنمەکە تۆیەکەی بە هەفتا و ئەوەنە هەزارە یەک فەردە زۆر ئەمەش بۆ فەلا زۆر زۆرەکەوێت لەسەر جوتیار ینی داما بووە جوتیار وەکو داماویش بووە خۆی زۆربیان ناتوان خوێن ئیشەکە بکەن کەسانێکی کەیەن زەویەکەی لێ ئەگرن و ئەیکەن بە فەلاحەت کە ئەوانە جوتیار نین هەر مەخسەیان ئەوەی ئیشەکە بکەن و ئیتر هەرچیتیا بێ مەخسەیان نییە باش لە چەند ساڵێک بینیمان کە دانەوێڵە گەرم و جۆوانەی کە جوتیارەکان دەیاندا بە بەغدا چەند ساڵێک دواتریش پارەکان وەرەگرت ئەمەش دیسان زەرێک نییە بۆ ئەوە گرفتە بۆ جوتیار زۆر چکەم زۆربەی زۆری جوتیارەکان خۆیان گەنمەکە نابن بۆ زەراع بۆ سایلۆکان لەبەرەوەی چی لەبەرەوە پارەی نییە دوای خات پاش 6 مانگ پارە وەرەگرێت ئەوە چەند ساڵێک کار فەوتاوە ئەمجا لەمە پاش چەند مانگێ پارە وەرەگرێ ئەوی نیوە نیوە ئیدەن لەوەشە ئیتر فەلاحەکە مەجبورە چیدا بە پارەی حاضر بە شتێک کەمتر بە توجارەکان و توجارەکانی من تەسلیم ئەوجا هەم خێریشی لێ ناکە هەم لەلایەن هەم گاز گران بووە هەم جووت گران بووە هەم دەڕاستە گرانە لەو سەرۆ هەموو شتەکان بەرز بووەوە بەس نرخی گەنمەکە بەرەو دابەزینە ڕوە جەناب ساڵانە لە کوێ فەلاحەتەکەی جوتیاریەکە وەڵام من لە شارە زورم چی بەرەمێنی ساڵان گەنم و جۆیە و تەڕەکاڵە و ئەم ساڵ کە بارانبارین ساڵی پار و ئەم ساڵی چەندێک دواکەوتووە تا چەند زەرەر و زیانەدا لەبەر زۆر زەرەر و زیانمان کردووە پێ لەوەی حکومەتیش یارمەتێکی نەداوی جاران کە حکومەت دەیانوت یارمەتی جوتیاردا بۆی بۆ نمونە بنەتۆوی پێدا پەینی کیمیایی پێدا دەرمانی قڕکرد ئەم یارمەتیانە تا چەند حکومەتی هەرێم یارمەتی جوتیار یارمەتێکیان نەداین لەو مەسەلەوە هیچ شتێ دیانە گەنمیان داوە من فەرزکەین بە 960 زۆرم گرتووە بنەتۆ لێ لەوا پارەکەمان لای حکومەتەوەتانی هەر جارێ وەزبۆز بە دووس گڵابەس یە گڵابەنیرە تا ئیسا پارەی 21 نەدایێت 14 و 15 و 16مانە لای حکومەت ماوە تا ئیسا یەک کەس خۆی ناکا بە خاوەنی ئەم پارەی ئەمە کریا بە سیاسی لە بینی ئەمانات گمبووە کاکە تا ئیسا فەلاعی فەقیر پارەی گازە دەین گازمان گرانە کووتمان گرانە سەمادەوەتانی فەردەیەس یعنیوە 54,000 تا ئیسا ناتوانن گومرگەکەی لەسەر لابوون بۆ فەلاح کە لەبەرەوەی ئەمەوەی فەلاعی نەبوایە فەلاع لە هەموو وڵاتەکان ڕێگە پێدراوە کە بتوانێ هەموو شتێ بێرە کە گومرگی لەسەنەوێ ئیسا ئەمە لە سنوورەکانە تەنێ کووت لەیرای ئەمە سێنی بە 1,100,000 ئەوەتانێ مەعمەلەی کووتە عێراقیەکەم کرێ بە 42,000 باسکرد لە وڵاتانی در یارمەتی جوتیار ئەدرێت و کاراسانی بۆ ئەکرێت ئێستا لێرە وەکو قسەکانە دەرکە و ڕێگریشی لێکرێ بۆ منە زەختی لەسەر بڵێ ڕێگریمان لێکرێت لە سنوورەکانەوە ئیسای ئەمە کووت هەموو کووتەکە دریا فەرزکەین بە توجارێکی گەورە تێرەتی لێرە تەوزیعەکەوە ملی ئەم دووکانانەکە کە کردیەوە مەریەم دووکانانەمانیش بە کەیفی خوارەی فرۆشتن بە ئێمە ئێمەش پارەی گەنمەکانمان وە نەرتێ تا بتوانانی بیدەینەوە وەقتی ئەمیشە هەموو موادەکانمان گرانە دەرمانە سیێنین هەتا ئێستا دەرمانی گەنم دەرمانێ ناتە کوالیدی کە تەواو ئێمە بیکەن یەک جار بیکوژێوەتانی ئەڵمانیەکەیە کە لەوە حکومەتی عێراق لەوێتە لەوە قاچاقیتی ئێمە لێرە لەوانی سیێنی بەشی پێ مەزەقەسیێنی وە 130,000 حکومت خۆی ناتوانێت ئەم دەرمانانە بکڕێ و یارمەتی جوتیار حکومەت دەتوانێت بیداوە کۆمپانیایەک و تەوزیعی کاوەملی ئەو خەڵکە بۆ ناتوانێت بەرەوە ناتوانێت بەڵام ئێستا نەیکردووە تا ئێستا نەیکردووە قسەکاندا باسیەوەت کرد کە هێشتا پارەی ساڵەکانی 14 و 15 نەگرتووە تا ئیسا نەچوارەکانی ئێستا تۆ ئەو پارەیەت لە دەستان نەبێت چۆن بەرهەمێکی ساڵی ئامی وە قەرزەی وێن لێرا تەنیا کوچ فەرزکەین فەردەیە 45 ئێمە بیوێن لێرا بە 55 هەتا گەنم بەڵەگری لەوە مەسروفاتی گواستنەوەشتان مەسروفات لە کێڵاندن لە کووت لە دوودانە گاسین دیێبین دوا ئێوە کرێی دەڕاستە ئیسا کەم بارانیە کە ئێمە ئاویشیە بێبینەوە پارە هەمی بە پارێ بەس چیەکە ناچانی هیچ ڕێگەینێ دەچی بۆ بووین لێ لەوەشە هەوڵمان بۆ نادرێت کە پارەکانمانی 14 و 15 و 16 و 21کەشمان بۆ بێت 4 ساڵتان پارێت نەدراوە بڵێ هێشتا قەرار وایە 21کە کە بازیە پاراوە ڕێمان دەنێتتر نازانین 4 سارێ 5 سارێ 6 سارێ چەندێکە کاک حەمید ئەم 1-2 ساڵە کە بارانبارین دواکەوتۆ تا چەند زەرەری لە بەرهەمی جوتیاردا وەڵی زەرەری دا ئەوە پار منتیقەی گەرمیان هەر نەبوو بە نسبەت گەرمیانەوە ئێرش تقریبان بە نیوە دەرچوو ئەکسەرێتی گەنم زەعیف دەرچوو وەکو ئەنتاجی ساڵانی نەبوو ئەم ساڵیش ئەوە نیوەی عەرزی فەلاح زیاماوە تۆ خەڵک فەلاحەتی نەکرد یەکەم کیمیایی گرانە تەنێک پارەکە مختێمە لێرە مافرۆش بە 600,000 620,000 دابی ئوردنی و دابی ڕووسی ئێستا
حاليا هەر ئەوە بە 1,500,000 تەنی تقریبان دوو بەرامبەر زیاتریش تقریبان دوو بەرامبەر زیاتر بەرز بووەوە وەکو ئەنتاجی پارەکە و ئەنتاجەی نەبوو گەنم لەبەر کەم بارانی ئەم ساڵش خەڵک لە ترسی بێ بارانی فەلاعەتی کەم کرد وەکو فەلاعەتەکەشی کەم کرد سعری کیمیایش بەرز بوو ئەمانە هەمووی تەسیرە بۆ سەر ئێستا بینین ینی لە وڵاتانی دیکە دامی جوتیارەکانە کریان قەرەبوویان بۆ بکرێتەوە حکومەت تا چەند یارمەتی جوتیارەکانی منتیقی شارە زورەدا ئەم دەستی شارە زورەدا بەوەی قەرەبووی ئەو حاڵەتانیان بۆ بکات وڵای هەتا ئەم دەخەوەکو یارمەتی هیچ ئەم ساڵ نەبووە ساڵان کیمیایی ئەدرا بە ڕێژێکی کەم دیا تۆی ئەم ساڵش تۆیاندا وەکو تۆی بنەتۆ و ئەوەشیاندا بەڵاقەی چۆن بوو نرخەکەی ینی ڕەمزی وەرگریان بەر 530,000 بۆ گەرمی سلێمانی دوو گەرمێکی جیهانیشیانێنە ئەوش بە 960,000 بوو ئەو لە تورکیاوەت سیعریەوە خۆی بە گەڵایە ئەوەی تورکیا ئابە شێوە ئەو تۆیان دابنێتەوە نییە لەسەر جوتیارەکە بۆ نرخە پێ بدەن والله ئەگەر حکوومەتی عێراقی سیعری ڕێژەی گەنم بەرزکاتەوە ئەگەر سیعرەکە وەریگرێ سایلۆکان بە سیعرێکی باش وەکو سیعری سایلۆ کەمە لە چاو سیعری سایلوە سایلۆ بەڵێ بە 560 وەریەگرم کاتێ پارەکەیەوە 520,000 و 30,000 500,000 ئەوە ئەمە دەرەجەیەکەی دەرەجەیەکیش ئەم ساڵ زۆر کەم بوو ئەکسەرێتی ڕەفز بوو دەرەجە 2 دەرەجە 3 فەلا ناچار بوو ئەکسەرێتی ئەوەی کە پێویستی بەپارە بوو تەسلیمی کرد ئەمە ئەوەی کە ما بۆ ئێستا بۆ دەواژن و بۆوانە باشترە 530 و 40 و 50 ئەوانە ئەکا ئێستا ئێمە زانین جوتیارەکانی منتیقی خۆمان پارەی گەنمی ساڵی 2014 و 15 و 16 و 21 تا ئێستا وەرنەگرتووە کاتێ جوتیار ئەمەی لە دەستانە بێ ئەوهۆ مەسروفەشی لەسەر گران بووە ئەمە جوتیارەکە سارد ناکاتەوە لەوەی جارێکتر ساردی ناکاتەوە حالێن ئەوەیشی کە گەنمی کردو ئەکسەرێت دەرمانی کرم لێیاوە لە مکافعی کرمیەکە ئەمجا دەرمانی دەغا وەسا حکوومەتی عێراقی دەرمانی دەغا تەوزیعەکات لە جنوبە بەس لێرە تا ئێستا هیچیان نەداوە ناوەڵام تۆ جەنابەت مامەڵە لەگەڵ جوتیارەکانە هەیە جوتیارەکان باسی لە چیە وەڵی باسەوەتانی هەمووی ئەوەشی فەلاعەتەکەی کردووە پێم وایە من نەمبینیوە بەزیێن پرسیاری دەرمانەکەن دەرمان بۆ کرم پیا بووە بۆ گەنمەکان سرە ڕای بێ بارانی وشکە ساڵێکش ئەوەی کە پیا بووە کرمی ژاتۆتە سەری دەخوا ڕەحمکە بەشخوا وافاتێش لابە وڵی مەعانات زۆر ینی بەڕاستی ئەوەی بەڕاستی بێ بڵێم چینی فەلاح زۆر غەدر لێکراوە زۆر ینی زۆر بێ خزمەتە ڕووی ئەوەی ئێستا بۆ نمونە ڕاستە سەماد لە بۆرسی عالەمیا گرام و بەڵام حکوومەتی خۆمان هیچ هاوکارێکی بۆ فەلاح نەکردووە لەبەرەوە سەماد قۆڕق کرا بۆ دوو کۆمپانیا بۆ دوو نەفەر وزائیدەن ئەو دوو کەسە نەبێ هیچ کەسی کە ناتوانێت قۆڕق با بڵێن داخڵی بکات ئەم ساڵ ئەڵێن شتێک هەیە کە ئەتوانی هەموو کۆمپانیاک سیڤی خۆی بەشەشکا بۆی داخڵی سەما داخڵکە بەڵام ظاهیرەن شتێکی وان نییە وزائیدەن حکومەت لە هەموو وڵاتی کە بە تایبەتی بوون حکومەتی عێراقی خۆشمان دامی فەلاحی کردووە جوتیاری کردو با بڵێن لە ڕووی با بڵێن تەوسیعکردنی سەماد و ئێستا ئێمە سەمادی عێراقیمان هەیە حکومەت لە جنوب تەوزیعی فەلاحەکانی کردو بەڵام بە جوتیارەکان بۆ یارمەتی بەڵێ ئێدا بە جوتیارەکان وەکو یارمەتی و وزائیدەن خۆمان حکومەتی هەرێم تا ئێستا هیچ شتێکی تەوزیع نەکردو هیچ شتێکی نەکردووە و ئەگەر حکومەت بتوانێت ئەوە بتوانێت ئەوە بکات لەوە چێت با بڵێن تۆزێک ئەرکی سەرشانی یارمەتیە بۆ سوگ بێت باڵێ جگەلەوە ئێستا پرۆژەی بە بازارکردنی گەرم هەیە ئەمە تا چەند زەرزیان لە جوتیارەکانە واللهی زەرری هەیە لە تاوەی کە بڵم خازانجی هەیە لەبەرەوە چ ڕوویەکەەوە زەرەردا لە ڕووی ئەوەی کە حکومەت پێم وابێت سعرەکەی بزەبەت پێم باوی بە 550 وەری ئەگرت ڕقەمیەک ئەویش لە تەرکی هەبوو پێم وابێ ئێستا من خۆم زەلامە ناسم لە هەموو تەنێگا گەنمێکی ڕقەمێکی تەسلیم کردووە 25 بۆ 30 کیلۆیان بۆ تەر کردووە ئەمە ئەگەر ئەلحەق ئەوە بیکەی بە ژمارە لە تەنەگا بۆ منە 50 شتا بکەی ئەوە بۆ نە 15,000ەکە 10,000ەکە تەرکی کردووە و لەو سەرۆتۆ ئەمە ڕێژەی کەمێت بۆ فەلاح بەوەنە وەری کردووە من فەلاحەکە مەسروفاتی زۆریشی لەسەرە لە کاتێەوە بیانە کە تۆ دەڕاستە و دوورینەوە و نەخڵکردن و ئەوەش فەرقی هەیە زۆر فەرقی هەیە لە بازار وڵای حکوومەتی جاوکاری خەڵک نیە ینی ئەمەم شتانە لە حدودەکانیش و ئاستەنگ مامە دروستەکەن ئێستا لە ئێران و شتمان بۆیێت
ناڵن داغڵ بێت چنە حاجۆمران وێنین یعنی ئەمە هەموو لەسەر فەلاح و حیواندار و ئەمە ئەکەوێ گشتی وتر لێرەوە نایڵ داخڵ بێت لە شوێنێک ناڵن ئاستەنگ بۆ دروستەکەنا وەکو ئەزانی ئەم مەرزانە هەمووی بەسراوە بە حکوومەتی هەرێمەوە چۆن لە شوێنێکەوە ڕێگەی پێدرێ و لە شوێنێکی ترەوە ڕێگە نادرێت ئیتر هەمووی توجارەدا یعنی کۆمەڵە کۆمپانیا وڵاتیان قۆرە کردو جەنابەت پێشتر جوتیاریت کردووە و بەرهەمت هەبووە جاران بەرهەمەکە چۆن بوو ئێستا چەندێک بەرهەمت وڵی ساڵان من تەنی کووت مەگری مەسلم بە 500,000 ئێستا 1,500,000 من پار 25 تەنگەنمم کردو ئێستا تا ئەم کاتە 2 تەنگەنمم کردووە دووتانە کردو بەڵێ بەخوا پار ئەم پار سێت هینە زەرم کردووەم $3 زەرم کردو لە فەلاحیە دەفتەر ئەرە بەخوا ئەمە جۆرە لە ستارکردنەوەی جوتیارەکانی منتیقەی شارە زۆر بەرە وڵای ئێستا بچۆ دەشت دەرە هەموو عەرزماوە دەخڵک تااقەتی فەلاحەتی نەما ئەوەشی دێ وەلای ئەمەشتە با فەقیرە بۆی ناڕۆ یعنی کیمیایە با بە خەرز بۆی دەرناکە ئیسوادەی لێ ناکاتە بەم شێوازە ئێستا لە وڵاتانی دیکە گەر جوتیارە زەرر بکە حکومت دێ یارمەتیێتە و قەرەبووی بۆ کاتەوە بەس لێرە چۆنە وەڵا لێرە خۆ هاوکاری خۆ نەکەی کەس هاوکاری ناکە چی حکومەت ئێمە پارێک گەنم 14 و 15 و ئەمانە هەموو تا ئەم بچوویەکەش پارەمان لای حکومەتە نەیاوکەن 4 ساڵی گەنمتان بەرهەمتان لای حکومەت بەڵێ ئێستش پارەمان لای حکومەتە پارەکەی نەیاومە یعنی ئەو گەن مشتەمان نەفرۆشتە لە دوکانەکانی خۆمانەمان فرۆشتە باشتر بوو لە جیاتی حکومەت پارەکەی لای حکومەتە و جوتیارەکەی چی بەدەسەوە من گەنمم یا بە حکومەت ئێستا بە 460 بۆ دیێتەوە لە دوکانەکەی خۆم بۆ 600,000 کرد یعنی ئەوە موادەکە گرامە خەڵک فەلاحەتی چی بکە زۆربەی ئەو با بڵێن عەرزانەی دەڤەری شارە زوور کە بە پیت و بەرەکەتیشە وەکوتو بەشێکی ئێستا خەڵک ناوێری هەر زۆری ماوەدەم خۆم عەرزمێ بەخوا تااقەتم نییە شمەسەری یعنی بیکەم باش لە ترسی زەرانجا زەرەرەکەی زۆرە یعنی تەنێ گەرم بکە ئێستا 4 ملیۆنی تێکی بۆ فەلاح دەری ناکە تۆ یەک و دەش ببرێت دەری ناکە بۆ فەلاح چەندێک بەرهەمت بۆ ساڵان ئەم ساڵ چەندێک بەرهەمت من وەکو خۆم ساڵان زۆرم بۆ بەرهەم بەس ئەم چەند تەنت دەبوو وڵی ساڵان جاری وا بوو 25 تەن زیام هەبوو پێشتان گەنم بەم ساڵ و پار چۆن ئەم ساڵ تقریبان لە چاو پارا تقریبان 5 تەن کەمترم کردەوە لە چت باش هۆکار چیەکەمە بێت پارەکەوەیە کووتەکە گرانە کووتەکە ساڵان من پارەکە سەدم بە 35,000 بە قرستا واریدات حکومت دامی ئەم جوتیارانین ئێرە ناکە یارمەتیان حکومت هەر حەقی نییە بەسەر فەلاح و فەلاح هەر فەوتاوە لە هەموو شتێک و یارمەتی هیچ جۆرە یارمەتێکی نادا تاوەکو قەرەبووی بۆ هیچ یارمەتێکی نەداوە ئەیساوە چەند ساڵێمە پارەمان لای حکومەتە هەر نەیاوردووە شەڵە هەر نەماندایەتی گیرمان خواردووە یعنی چی بکەین بەدەستیەوە خۆتان فرۆشتا ئێستا پارەکە لە دەست سال لە دوکانەکەی خۆم بۆ وایە لە جاتیەوە کە دامە بە ئەو زۆر زیاتریە کرد یعنی 2 قات زیاتریە کرد لەسەرەوە پارەوەت کرد کە ماوادی کیمیاییش ئێستا گران بۆ دەرمانی قڕکرد هەمووی گرانە هەمووی بەدەست خۆیانە هەمووی کۆمپانیایە بۆتە کۆمپانیا چەند کەسێکە دەستیان کردووە بەسەر وەزعەکە و بۆ خۆیان بە ئارزوی خۆیان زیان کردووە لەسەر ئەمە جوتیارەکان سار ناکاتەوە لەوەی تر وردە واز لەیشی جوتیاری هەمووی وایە من هەروکو خۆم ئەم ساڵ تقریبان پارەکە 7 تەنم کردووە ئەم ساڵ 2 تەنم کردووە هەموو عەرزەکانم ماوەتە 5 تەن کەمتر 5 تەن کەمتر ئێستا عەرزەکانم هەمووی ماوەتەوە لە شوێنی خۆیان ئەبێ بیکێڵینەوەی تر گەنم نییە تر ئایا بۆ ساڵێکی دا ئایا ئەوێت نازانم جگەلەوە ئێستا زانی ئەم دەڤەری شارە زورە دەشتەکەی بە پیت و بەرەکەتە زۆریش بەناوبانگە بەڵام هیچ جۆرە پرۆژەیەک نییە بۆ یارمەتیدانی جوتیاران یارمەتیان بدەن جۆرە لە جۆرەکان بەرهەمیان پێزیادکەن ئێستا پێچەوانیش بۆتەوە جوتیارەکان سار بوونەتەوە وایە هەمووی ڕاستە قسەکان هەمووی وایە هەمووی ئێستا هیچ کوڕە خەڵک دڵی خۆش نییە بە حکومەتەکەش بە وەزعەکەی بە فەلاحەتەکەش بە هیچ شتێک وەڵی کێشە و گرفتی جوتیاری شارە زۆر ئەوەنە زۆرەی کوردستان ئەوەنە زۆرە لە باس نایانی باسی بکەی لەبەرچی ئیسا مەسەلەن کە دای ئەچێنی کووت ئەوسا بە 30,000 بوو ئیسا بە 70,000 دوو بەرامبەر و زیاتریش بەرامبەر و زیاتریش اینجا کە تۆ شتەکەی ڕسقێتە بەرەو بووم گەرم و جۆکێتە بەرەمبەر لەو کاتا حکومەت وەری ناگرێت کە وەری نەگرت پارە ناکە پارە ناکە تۆش لەولاوە قەرزاری کوتی قەرزاری جووتی قەرزاری سەمادی هی دەرمانی مێر و کوژی قەرزاری مەجبوری بیفرۆشتەوە بەنیوە قیمەت یعنی بەڕاستی جوتیار لەم کاتا
زەرمەندترین چینە لەم کاتە ئەگەر دیقەت بدەین زۆر جار باسی ئێم دەڤەری شارە زورەکرێ کە دەشتێکی چەند بە پیت و بەرەکەتە بەڵام ئایا حکوومەتی یارمەتی کەم جوتیارانی ئەم دەڤەرە نادا بۆی ئەم بەرهەمانیان زیاد بڵێ ئەو سال حکوومەتی عێراقی ئێمە خۆمان کووتێدا پێمان تۆوێدا پێمان دەڕاستەی بۆ ئەناردین دەڕاستە بە دینار و ڕبع خۆم بە بیرمە ئیشی کردووە بە 1 دینار و ڕبعی عێراقی ڕەمزی مەکینە بە 750 فلس یاین لە دینارێک کەمتر بوو مەکینەی بۆ ناردی دەرمانی مێرەکوشی بۆ ناردی سەمادێدا پێ بە بەلاش هەر بە بەلاش وەرمانگردووە سەمادەکە بۆچی بۆ ئینتاژی زیابێ بەس ئەم حکوومەتی کوردیا حشتێک نادە حشتێک نادا و دوایش گەرمەکەشی لێوەرناگرێت ڕستکەشی لێوەرناگرێت کە هیچ یارمەتی جوتیاریش نادا ئەو ماوەدە کیمیانە پەینی کیمیایی بڕادەیە گران بووە جوتیارەکان سار بوونەتەوە لەوەی بەرهەمەکانیان بڵێ ئێمە پرسیار لەو ئالافانە ئەکەینەڵی کاکە بۆ پار بە 30,000 بووە بۆ ئیمساڵ بە 7,000 ئەڵێ لە حدود گومرگە زۆر خەنە سەری گومر دووقات و سێقات بۆ تۆ لە تورکیاوە شتەکە گران بووە اینجا ئەمانش دووقات و سێقات گومرگیان خۆتە سەری بەڕاستی من وا هەست ئەەکەم جوتیار ئیش نەکا باشترە دای نەچێن ئەمە داوا لێبرد نەکەم کە ئەم قسەشەکەم یعنی من لە ناچارێکە من خۆم فەلاحم ڕستکەم کۆ کردووەتەوە دوای حسابم کردووە باوەڕ کە نرخی خۆی دەڕێناوەتەوە زەرێشم کردووە لە ماندوو بوون و هێشتا سەری پار و پێراریش باشتر بووە یعنی سەری کووت باشتر بووە سەری جووت باشتر بووە سەری دەرمانی مێرە کوشۆمان هەمووی باشتر بووە ئیمساڵ دووقات و سێقات زیایی کردووە لەو سەرشوە ڕستقەش گەرموجۆکەشی لێوەرناگرن کەوەریان نەکرد مەجبوری بە زەرەر ئەیدەی یانی زەرەرەکەی من خۆم زۆر پارەی 4 ساڵی گەرمی جوتیارانیش هەر لای حکوومەت هێشتا پێ نەدراوە 14 و 15 و 16 و 21 بەڵێ 21 زۆربەی ماوەتەوە تا ئیسا وەریان نەگرتووە یعنی اینجا سوودی نییە کە تۆ لێ وەرنەگرن و حکوومەت وەری نەگرێت و هیچ ئەوکارێکی نەکرێت بەڕاستی زەرێ زۆرەکەن جوتیار یعنی خەڵک ناچارە بێ ماڵ و حاڵی خۆی جێبێڵێ داوای لێبرد نەکەم قسەکە ئەمە ناچاری ینی گوناحە خەڵک تەژیحکەی بەرەو شار بڕوە بەس ناچارە بێ خەڵک ئیشی ناڕوە ڕستقی ینی بژێوی ناڕوا بەڕێوە یعنی کارەکانی ناڕوا بەڕێوە مەجبور لادەکانی چۆڵکاو بەرەو شار بگەڕێتەوە و بژێ لای ئیشێکی ترا ئەینا جوتیار تەواو فەوتاوە وەڵام من تاکید بە کە جوتیار تەواو فەوتاوە هیچ شتێکی بۆ ناکرێ و زەرەرەکە هەموو ڕستقەی زەرەرایە و لە زەرەرای ڕستەکانی کێشوگرفتی جوتیاران ئەتوانم بڵێم لە کوردستانە زۆرن بە تایبەتی لە وەرزی چاندنای سەکاتی مەسەلەن گەنم و هەندێک چندری و هەندێکیشی ئێسا خەریکە گرفتی ئەوەی ئێسا حالێن نەبوونی پەینی کیمیاویە لەم کاتە پەینی کیمیاوی ساڵان بڵێم بە 30,000 بۆە 25,000 ئێستا سەر و 70,000یشە تقریبان دوو بەرامبەر و زیاژ بووە تۆ ئەمە هۆکارەکەی گەڕێتەوە بۆی هەموو ئەم وڵاتە بەدەست کەرتی تایبەتەوە وێران بووە کەرتی تایبەت یعنی وێرانکەری وڵات چون کەرتی تایکە هەشتێ لە توجارەکان بە ئازادی بیێنن شتەکە زۆر باشە بێ بۆ جوتیار یعنی منافسەیەکی تیا و خێرێکی کەم ئەخەنە سەری منافسەکان بۆی بە نرخێکی کەمتر بدەنە خەڵکاتە دەستی جوتیارە بەڵام کە دریا بە کەرتی تایبەت وێرانکەرە لە وڵاتە ئەمە ڕای خۆشمە زۆربەی خەڵکیشە چون هەشتی درراوە کەرتی تایبەتەوە وێرانکەرە لە وڵاتە ئێمە گرفتی ئەوەی ئەوە کە کاتی ئەگاتە وەرزی پێگەین هیچ لایەک نییە وەکو حکوومەت بەڵێ حکوومەتەیە بەڵام حکوومەت ئەوەسانێ کە هاوکاری فەلاعی نەکرد و بەرەو بوومەکەی لێ وەرنەگرت و یاخود ئاسانکاری بۆ نەکرد بۆ لە بازاڕە ساغ بێتەوە ئەم شەهر یعنی نەبوونی وەکوایە نەبووێ ئێستا باز لەوە کرێ جاران حکوومەتی عێراقی دامی جوتیارەکانی کرد یارمەتیەدان دەرمانی پێدان بۆ نمونە کاراسانی بۆ کردن ئێستا حکوومەت یارمەتی ئەم جوتیارانی دەفەری شارە زۆری جۆرە یارمەتیکانەدا ئەوەتای چەند ساڵە جوتیارم ئەتوانم بڵێم بۆ خولێکیش بانگ نەکراوم ڕایەنانێکم بێ بگرێت کە ئاوا جوتیاری بکرێت لە وڵاتە تەنها تا ئیساکە ئەڵێن ئەو خەڵکیان زۆر بان کردی ئەڵێن بایان کردوون خولی جوتیاریان بۆ کردێتەوە کاتێ سیرەکە مناڕم بازرگانەکانی تاجیرەکانیان بان کردێ خولیارەکان بانگ نەکردیارەکانمان نەگە بازرگانەکان بان کردێ ئەمە بە بەڵگەی شوێڵێم یعنی ئەمە خۆم چەند ساڵە جوتیارم لەم چەماتوان ئەوانەیش کە هاوکارم وەیە کۆ جوتیارین هەتا ئیسا خولێکیان نەبینیوە بەرهەمەکانی تۆ چی بچین لەم بەرهەمی ئەمە گەنم و جۆ نۆک شووتیە خەیارە تەماتەیە ترۆزیە کاڵەکە ئەم جۆرانەیە گرفتێکی تر ئەمە وەرزی وشکەدان گرفتێکی تر تەڕەکاڵمانەیە جۆری تۆوەکان ساڵانە هەر ساڵێ جۆرێکی تۆ دێتە وڵاتەوە تۆی واتێ بە کەڵکیم خاکوئاوە ئێمە نایە دێت ئێمە تاقیەکەینەوە لەوێ زەرەرێکی زۆرەکەین بەرەوبوومیشمان نابێ دێگەی هەندێ شتی ترمانەیە وەک دەرمان گرفتێکی گەورەی جوتیاران ئەمڕۆ دەرمانە چین لە پێشان سەلەن دوکانە کشت و کاڵەکانی کڕین
سیرەکە ئەڵێ ئەم دەرمانە بۆەوە بێ و دەرمانە بۆی کاتی تاقیشیەکەینەوە زەرەری بۆ خۆمان زیاترە تا بە زەراکەش ئەوە بە بەڵگەی شوێڵێن بۆ سەرجانی جوتیاریشی تووشی نەخۆشین کردێ کاتی هەڵوەڵام دەرمانە چاکە بەس قەدەغە کراوە ئەی چاکە قەدەغە کراوە چۆن گەیشتە ئەم دوکانەی تۆ لە چۆن ئەتوانی بیفرۆشی لە چی ڕێگایەک ژاتۆ گەیشتە دەستی تۆ یعنی هاتۆتە ناو بازار ڕۆ بازە کابراش هەر بە هەڕەمەکی شتەکانمانە دەنێ زوو کاتێ بەکاری یەنین ئەو کاتە تووشی نەخۆشیمانەدەن زەرەری بۆ زەرعەکە بێت هیچ ئەوە ئەم گرفتانی کە باسی کرد ئەم گرفتانە جوتیارەکانی ئەم دەڤرانە سار ناکەوتەوە لەوەی تر وردە واز لە کاری جوتیاری بێت ئەدوانم بڵێمەوە خۆم بەس پیشم هەر جوتیاریە هیچ کارێکی ترم نییە وەکو مۆزەفی و مەسەلەن لە دایرەی حکومەتە بەمەمە زۆر سار دەکاتەوە ئەسا ئەم ساڵ گەنمم لە دیێمان نەچاندووە بۆ کارەکەی بۆچی شەگەڕێتەوە کوتەکە گرانە وردە ئەگەر ئاوا بڕوا پاش ترسی زەرەر چون پارەکە کردم زەرەری زیاتر و داخیرەکەی لا هەندێ شوێنە تێگەی ئەم جۆرە شانەیە ئیسا بەرەورە وردە هەمووی بەرەو ساردبوونەوەڕە لەبەرەوە شتەکە گرانە ئاسانکاری نییە بۆ جوتیاران زایدەن ئەو کاتش کە بەروبووم یەکمانەوێ لە عەلوەکانە یارانی دەرەوە زۆر ئاسانکاری بۆ کرێ و یارانی ئەمە پارە ناکاو گرفتەکانمان زۆر لەوە زیاتری شاتوان لەم بەرنامە بەرنامەیەکی بە 2 ساعەتیش دوایی نایەکە باسی کرد من وەکو ئەندام پەرلەمانێک و هەم لە وەکو ئەندامێک لە لیژنەی کوشت و کاڵی لە پەرلەمانی کوردستان ئێمە کێشەی فەلاح زۆرە من چەندین زار لەگەڵ بەڕێز جەنابی وەزیری کوشت و کاڵە کاتوتە لیژنەکەمان لە پەرلەمانی کوردستان قسەمان لەسەر ئەوە کێشە و گرفتانە زۆر کردووە بە تایبەتی بواری با بڵین پەینی کیمیاوی کە ئیساکێ تەنی پەینی کیمیایی پار بە 800,000 بووە ئیساکێ 1,450 ملیۆنێک و 500 دەری باشەکەی من چەندین زار داویشم لە بەڕێز جەنابی وەزیرکردم بە ئەو ڕسوماتی گومرگیانە کە لەسەر بواری کوشت و کاڵی هەیە کە لە دەروی وڵاتوە دێن با لەسەری لا ببرێت سپاسی شێگەن جەنابی وەزیر ئەو هۆڵی داوە لای بردووە بەڵام دیارە لە نێو دەوڵ شتەکان کە گران بووە خەتی ئەوەی تایەکە لە عالەمە هەرخۆی ئەو بواری کوشت و کاڵی شتەکانی ڕۆیشتوەتە سەرۆ گران بووە بڵێن لای خۆشمان هەندێک کۆمپانیا هەیە دیارە دەستی گرتووە بەسەر وەسعەکە زیاتر خۆرکێکا بۆ خۆی زاداواکارم لە بەتایبەتی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری کوشت و کاڵ ئەوە نێڵن زەخت بکەنەوە لەسەر ئەوانەی کە لە گومرگەکان لە شوێنەکان بە ئازادی بێت لەبەرەوەی زیاتر بە ئیسفادە خەڵکەکە بە شێوەیەکی قورس نەگا بەدەستی کاگەڵ کەوت لە وڵاتانی دیکە دەبینین هەتا ئەڵێن کاتی خۆشی هەندێک لە جوتیارەکان ئێرە بۆیان باس کردم حکوومەتی عێراقی کاتی خۆی دامی ئەو جوتیارانەیە کرد کە ئیشی جوتیاریانە کرد بۆ نمونە دەرمانی پێدان پەینی کیمیایی پێدانیان بۆ نمونە ئەگەر جوتیارێک زەرری بکرایە قەرەبووی وەرەگر ئێستا ئەم جۆرە دەعمانە ئەم جۆرە یارمەتیانە چەند ساڵێکە نەماوە جوتیارەکان گلەی لەمەکەن تا چەند هەوڵتان داوە جۆرێک لە یارمەتی بگەڕێتەوە بۆی جوتیار هاان بدرێ بەشێک لە ئەو زەویانە ئێستا ماونەتەوە و جوتیار ناوێرێ کوشت و کاڵی تیا بکە جارێکتر بوو بژێنەوە جەناب سپاس دەکەم بۆ پرسیارەکە کرد دیار بوو کاتی من لە عمرمەوە 51 ساڵێکە بێ زۆر لە دەمێکە خەریکی فەلاحەتم و کاتی خۆشی یەکێکم لە جوتیارە نمونونەکان لەسەر ئاستی بواری کوشت و کاڵی بە تایبەتی دانەوێڵە حکوومەتی عێراقیش با بڵین کاتی خۆی هاوکاری فەلاحەکانی کردووە حکوومەتی کوردستانی خۆشمان لە دوای ڕاپەڕین و دروستبوونەوەی حکوومەت دامی فەلاحی یەکرد هەتا تقریبان ساڵی 2015 پێش ئەوەی حکوومەتی عێراقی حەسار خاتە سەر کوردستان و شەڕی داعش بێتە ئاراوە هاوکاریمان وەرەگر دەرمانمان وەرەگر کووت و سەمادمان وەرەگر هەموو پێداویستەکانمان وەرەگر وەک گەنمیشمان لە وەکو بڵێن هیچ خەڵکی سلێمانی لەگردە بۆر وەرمانەگر هاوکاری باشمان بوون بەڵام دیارە ئیساکی هەمومانەزانی وەزی کوردستان و وەزی عێراقیش بۆ شێوە نییە سەقام گیر بێت من قەناعەتم هەیە بۆ زۆر دڵخۆشیشم کە ئیمڕۆ نۆی مانگە نۆی یەکە پەرلەمانی عێراق دانیشتنەکەن و قەناعەتم بە لیستی کوردستانیەکان هەیە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و هەموو بەرایان لە یەکێتی گۆڕان کۆمەڵنەوەی نوێ هەر هەمویان بە تێکڕا هەوڵ بدەن بۆ بەرژۆندی کەلی کوردستان ئەو ئیمکانیات و داهاتانە هەیە بە مادەی سەوسلۆ بە ناوخۆی کوردستانی شۆ لە بوارەکانی کوشت و کاڵە کە هیچی کەمتر نییە لە بواری نەوت کوشت و کاڵ لەسەر چاوی ژیانە زیاتریشە بەڵکو قەناعەتم هەیە هەوڵێکی باش ئەدەن بۆ ئەوەی زارێکی تر بگەڕێنەوە سەر دۆخی ساڵانی 2011 ئەو کاتە قەناعەتمە ئیشەڵا باشترە بێ زارێکی تر سپاسی کەناڵی پەیامەکەم خۆشحاڵم بە ئامادەبوونتان زێگەی ڕێزن
جوتیارەکان باز لەوە کە نرخی پەینی کیمیایی و ئەو دەرمانانە کە ئیکڕن ئەم ساڵ ئەوەندە گران بووە کە نزیک دووقاتی نرخی ساڵی پار و پێرارە و ئەمە وای کردووە ئەم جوتیارانە تا ڕادێکی زۆر سار ببنەوە لەوەی کە جوتیاری و زەویەکانیان جارێکتر بکێڵنەوە بەرهەمیان هەبێت لەبەرەوەی لە ترسی زەرەرکردن ساڵانی پێشوو هەندێک جار زەرەریان کردووە ئێستا ئەترسن لەوەی کە دیسان ساڵ ئەم ساڵ ئەو زەویانەی خۆیان جارێکتر بۆ بەرهەمێکتر بەکاربێننەوە یاخۆت پێنەدانی پارەی نزیکەی 4 ساڵیان لە بەرهەمی دانەوێڵە کە ساڵی 2014 و 15 و 16 و 21یش هێشتا بەشێکی زۆری جوتیاریان وەریان نەگرتووە باز لەوەکەن پارەیان بەدەستەوە نییە تاوەکو ئەم ساڵ جارێکی تر زەویەکانیان بە بەرهەمی تر بچێنەوە و بۆ ساڵی داهاتوو بەرهەمێکی تازە بەدەست بخەن بۆیە داواکار بوون وەکو چۆن لە پێشووترا حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمیش تا پێش ساڵی 2014 یارمەتی جوتیارەکانی ئەدا هەندێک پەینی کیمیایی بۆ دابینەکردن کاراسانیان بۆکردن ئەم جارە ئەمانیش یارمەتی برێنەوە بۆ ئەوەی تەشجیع بن بۆ ساڵی داهاتووتر بەرهەمێکی زیاتریان هەبێت پامی ئەم جارەی مایکی پام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ